دکتۆر چراخان پزیشکی پسپۆڕی هەناویە و خەریکی خوێندنی پسپۆڕێکی وردە لە بواری ئەوەی کە پێڵەن ئیندۆکراینۆلۆژی کوێرە ڕژێنەکانە. قسەتان بۆ کە دەربارەی هۆکارە هەناویەکانی بۆنی ناخۆشی هەناسە لە ڕێخۆڵە و لە گەدە و هەتاوکو کۆتایەکەی کە لە من باشترە زانەوێ باسی چی بکات. هۆکارە هەناویەکان کۆمەڵێک هۆکارن. ئێمە ئەبێوەمان بیر نەچێت کە خۆی بوونی ناخۆشی هەناسە خۆی بخۆی نەخۆشی نییە. بگرە نیشانەیەکە کەوا لە پزیشکەکە بە دوای هۆکارەکانە بگەڕێت. ئێمە ژۆک و پزیشکانی هەناوی کۆمەڵێک نەخۆشیمانەیە یاخود کۆمەڵێک حاڵەتمانەیە کە ئەگەر هەیە هۆکار بێ بۆ حاڵەتە. یەکێک لەوانە نەخۆشەکانی سوورەنجکە. بۆ نمونە توندبوونی زمانی بەشی خواروی سوورەنجک کەوا ئەکات ئەو خواردنەی کە ڕۆژانە ئەو کەسەی خوا بە شێوەیەکی کەمتر بچێتە ناوگەدەوە و کۆ ببێتەوە. نەخۆشیەکە خود حاڵەتێکە پێی دەوتێ ئەکەلەیژە کە مەوای لێکا وردە ئەو خواردنە کۆ بێتەوە بەکتریاکان تیا گەشاکەن بۆ نەکات و ئەو کەسە بە بۆنی ناخۆشی دەم سەردانی پزیشکەکە. هۆکارێکی تر ترشەڵۆکی گەدەیە. ترشەڵۆکی گەدا ئایا کورتخایەن بێ یاخود درێژخایەن بێ ئەگەر هەیە ببێتە هۆکار بۆ دروستبوونی بۆنی ناخۆشی ناودەم. ترشەڵۆکیش خۆتان نەزانن لەوانەیە نیشانە دروست بکا بۆ کەسەکە لەوانەژە هیچ نیشانێکی نەبێ بەتایبەت ئەو کەسە لە کاتی خەودا و حاڵەتی هەبێ کە ئەمەش لەوانەیە کۆمەڵێک کۆ نیشانی تری هەبێ. بۆ نمونە کۆکەی وشکی هەبێ، لوتخورانی هەبێت، دەنگی بگۆڕێت یاخود بۆ نمونە ئەگەر کەسەکە توش بووی ڕەبۆ بێت زۆر قورسە کۆنتڕۆڵکردنی ئەگەر کەسەکە ترشەڵۆکی گەدەی هەبێت لە هەمان کاتە بۆنی ناخۆشی دەمیشی بۆ دروستەکە. هۆکاری ترمان هەیە کە هۆکارەکانی گەدەیە ئەوەی کە دەرکەوتووە لە کۆمەڵێک توێژینەوەیە بەکتریای گەدە H. pylori ئەگەر هەیە ببێتە هۆکار بۆ بۆنی ناخۆشی دەم یاخود بۆنی ناخۆشی هەناسە یاخود گیرانی دەرچەی گەدە کە خۆراکە کە دوای ئەوەی کە هەر سکرێ لە گەدەیا و ئەچێ بەرەو دوانزەگرێ ئەگەر هەیە کە گیرانی یاخود تەستێکبوونەوە هەبێ بە هەر هۆکارێک بێت ببێتە هۆی دروستبوونی بۆنی ناخۆشی دەم. هۆکارێکی تر کە لەوانەیە گرنگتر بێت و قورستر بێت هۆکارەکانی جگەرە. ئیتر ئایا جگەرەکە ست بوو بێ لە ئیشکردندا یاخود حاڵەتی شێرپەنجەیی بێ ئەگەر هەیە کە دروستبوونی بۆن یەکێک بێت لە نیشانەکان وا لە نەخۆشەکە بکە یاخود وا لەو کەسە بکە کە کۆمەڵێک فحوسات بکات و لە کۆتاییدا بزانرێت کە کێشە لە گەدەیە هەیە. ئەوەشمان بیر نەچێ بۆنەکە خۆی بە تایبەتی گازی سەڵفەر دروستیەکە ئەگەر هەیە ئەڕۆماتیکیش بێت کە ئەمانە دوو گازی جیاوازن هۆکارەکانیشان جیاوازە. بۆ نمونە سەڵفەر زیاتر لە بەشی سەرەوەی ڕێڕەوی هەناسە و هۆکارەکانی ناودەما دروستە بێ بەڵام ئەڕۆماتیک لە کێشەی کوێرە ڕژێنەکان و هەناوی کەسەکە زیاتر دروستە بێ. بۆ نمونە ئەوانی کە سستبوونی گوچیلیان هەیە بەتایبەت لە قۆناغەکانی ئەخیرا کە ئیتر پێش ئەوی بخرێنە سەر شۆردنی گورچیلەی دەستکرد ئەمانە بە هەمان شێوە بۆنێکی تایبەتی دەمیان هەیە لە ڕێگەی ئەڕۆماتیک واتە مادەی ئەڕۆماکانەوەی یاخود ئەوانی کە گیرانی ڕێخۆڵیان هەیە بە شێوەیەکی درێژخان بەتایبەت لە کەسە بەتەمەنەکانە ئەگەر هەیە کە ئەو بۆنە بگەڕێتەوانێ و لە ڕێگەی دەمەوە هەستی پێ بکرێت. ئەوەی کە گرنگە لە کۆتاییدا من ئاماژەی پێ بم بەڕاستی بوونی تەنی نامۆیە. بوونی تەنی نامۆ بەتایبەت لە مناڵە ئیتر ئایا لە لوتا بێت ئایا لە دەما بێ یاخود ئەو کەسە یا ئەو مناڵە ئەگەر ئەو تەنە نامۆیی هەڵمژی بێ بچوو بێتە سیەکانیەوە ئەگەر هەیە کە تووشی هەوکردنی سیەکانی بکە و بۆنی ناخۆش هەست پێ بکرێ و حاڵەتێکیشە هەتا بڵی باوە بەتایبەت کە هەنێک یاری بچکۆلانە هەبێ خەنە لوتیانەوە. یەکێکی تر لە هۆکارە هەناویەکان هۆکاری کێشەی سنگە. ئیتر ئایا هەوکردنی درێژخایانی سیەکان بێت هۆکاری هەوکردنی سیەکان و کشانی بۆری هەواکان بێ کە پێوتێ برۆنکێکتەسس بەهۆی کۆبوونەوەی ئیفرازات و گەشەکردنی بەکتریاکان تێیدا دروستبوونی بۆنی ناخۆش زیاتر ئەکا لە کەسەکانە.